یەکێتی چووە ژێرباری وەرگرتنی پۆستی جێگرەکان و وردەکاری ڕێکەوتن و کاتی ڕاگەیاندنی ئاشکرا بوو. سەردانێکی مەترسیدار بۆ کورد، هاکان فیدان گەیشتە واشنتۆن و هەڵگرتنی سزاکان و دژایەتی هەسەدا لە پێشینەی کارنامەکەیەتی. تۆماری دەنگی بەرپرسێکی زنجیرە دەرمانخانەیەکی هەولێر تۆڕە کۆمەڵاتیەکانی تەنیوە و داوای لێکۆڵینەوە دەکرێت. سەرچاوێکی ئاگادار لە دانوستاندنی نێوان پارتی و یەکێتی دوای زانیاریەکانی لەبارەی ڕێکەوتنی هەردوو حیزبەکە لەسەر دابەشکردنی پۆستەکانی کابینەی دێمی حکوومەتی هەرێم ئاشکرا کردووتی ئێستا هەردوو حیزب سەرقاڵی دەستنیشانکردنی وەزیرەکانن. سەرچاوەکە ئاماژەی بەوە کردووە یەکێتی لە کابینەی نوێدا 6 وەزارەت و پۆستی سەرۆکی پەرلەمان وەردەگرێت لەگەڵ جێگیری سەرۆکی هەرێم و جێگیری سەرۆکی حکوومەت. باگوێرەی زانیاریەکان سەرۆکی هەرێم یەک جێگیری دەبێت و دەسەڵاتی جێگیری سەرۆکی حکوومەتیش زیاد کراوە و بە پێی ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی هەردوو وەزارەتی پێشمەرگە و دارایی بۆ یەکێتی دەبن. ڕێکەوتنەکە لە کۆبوونەوەکەی نێوان مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانی کراوە و بڕیارە دوای جەژنی ڕەمەزان ڕێکەوتنەکە بە فەرمی واژوو بکرێت. لەگەڵ فراوانبوونی بازنەی خۆپیشاندان دژی ڕەجەب تەیب ئەردۆغان، هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا گەیشتە واشنتۆن. ئامانجی سەردانەکە بۆ هەڵگرتنی سزای ئەمریکایە لەسەر تورکیا بۆ کڕینی فڕۆکەکانی F-16 و جۆرەکانی دیکە. بەشێکی پەیوەندی بە هەڵگرتنی سزای ئەمریکایە بۆ دەستگەیشتنی تورکیا بە پرۆگرامەکانی فڕۆکەی جەنگی. لەلایەکی دیکە بەشێکی سەردانەکە پەیوەندی بە کورد و هەسەدەوە هەیە. تورکیا دەیەوێت ئەمریکا دۆسیەی داعش لە سووریا لە دەستی شەروانان دەربهێنێت و ڕادەستی تورکیا و حکوومەتی نوێی سووریا بکات. ئەگەرچی ترامپ و ئەردۆغان نێوانیان خۆشە، بەڵام بەهۆی نزیکی زۆرینەی ئەوانەی دۆسیەی دەرەوەیان لە ئەمریکا لەدەستە لە کورد و هەسەدە پێناچێت لە ڕووەوە سەرکەوتوو بن. هەر ئەمڕۆژ سوپای ئەمریکا بڕێکی زۆری هاوکاری نوێی سەربازی گەیاندە ڕۆژئاوا و لا بنکەکەی لە حەسەکە جێگیری کرد. لا دوێنێەوە تۆماری دەنگی بەرپرسێکی زنجیرە دەرمانخانەیەکی هەولێر لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو بۆتەوە کە تیایدا داوا دەکات لە بەرژەوەندی کۆمپانیەکان جۆرێک دەرمانی دیاریکراو بە نەخۆش بدەن ئەگەر لە ڕەچەڵەتەکەی جۆرێکی تر نووسرا بێت بێدەنگیشی لێ بکەن، بەڵام ئەگەر نەخۆشەکە زانی جۆرێکی تر هەوڵ بدەن قەناعەت بە نەخۆشەکە بکەن کە هەمان شتە. بەپێی بەدواداچوونی ستاندەر پێشتر سنجارێک ڕێو شوێن دژی ئەو سنجیرە دەرمانخەیانەیە گیراوەتە بەر، بەڵام بەهۆی دەستوەردانی حیزبی و بەرپرسان کە بەرژەوەندیان لە کۆمپانیاکەدا هەیە ڕێو شوێنەکان دژیان دەوەستێنرێت. ئەگەرچی هاوڵاتیان داوای لێکۆڵینەوە لەسەر ئەو تۆمارە دەنگێ دەکەن، بەڵام زۆری پشتیوانی حیزبی ڕەنگە ڕێ لە سزادانیان بگرێت.